Keçi gavur dili birdim Aşkı bu mu fikirdim Keçi gavur dili birdim Aşkı bu mu fikirdim Taze dünyayım vaya Mümrin darım o tabibim Taze dünyayım vaya Mümrin darım o tabibim Di xwaringeheke paytexta Swêdê Stockholm de dost û hevalên hunermendê Canemerg Erdelan Bekir gihîştine hev de ku pêncsaliya koça wî ya dawiyê bi bîr bînin û bîranînên xwe yên geş weke agirê mûman di tariyê de vejînin. Berî 5 salan Erdelan xatirê xwe xwest. Yekîtiya hunermendên Kurd li Swêdê dida zanîn ku Erdelan cihekî vala di hunera Kurdî de li pey xwe hîşt. بەڕاستی هونەرمەندی کۆچ کرد و یاخود هونەرمەندی جانوەرگ ئەردەڵان بەکرد جێگایەکی گەورەی لە ناو هونەری کوردیا بەجێهێشت و یادگاری و زۆرە لە ناو ئێمەی هونەرمەندانە و بێجگە لەوەش خزمەتێکی گەورەی بە گەلی کورد کرد و کاتێک لێرەش ئەم چەند ساڵی کە لێرە لەگەڵ کاک ئەردەڵانی جوانەمەرگ کە ئاشنا بووین بە یەکتر بەڕاستی هونەرمەندێک بوو کە خاوەن ڕەفتارێکی بەرز و خاوەن هەستێکی بەرز بوو و خۆشەویستی لای هەمووان بوو. من ئەتا ئێستا تەسەوڕ ناکەم هونەرمەندی جوانەمەرگ کە بە یەکزاری ماڵاوایی لێ کردوین بەڕاستی ینی من هەتا ئێستا بۆ نمونە ژمارەی لە ناو مۆبیل تەلەفۆنم هەرماوە نەمسڕیتەوە وەکو برادەرێکی بە وەفای ئەردەڵان بەکرد 15-16 ساڵ ئێمە پێکەوە بووینە لەو وڵاتە لەو غەریبیاتیە. ئەردەڵان یەکە ئەو کەسانە بوو کە ئەوتوانی سقەی پێ بکەی ئەردەڵان خەڵکی لێر نەبوو خەڵکی هەموو کوردستان بوو ئەو ویستمەوە چەند جارێکەوە بڵێمەوە ئەوەنەی کە بەڕاستی ئەوەی کە من ئاگاداری ئەو کوڕە بووم هیچ کاتێک نا ئەوەی بەخۆی گتۆ خەڵکی و لێرە یا سلێمانی یا فلانە نا وانە بووە قەت بەڵام یەکشت هەیە بەڕاستی لەگە هاوڕێکانمانمە زۆر دڵتەنجی ئەوەین کە ئێمە نەماتوانی بە پێویست یادەکانی گەورەتر ڕاگرێت نەماتوانی بە پێویست شتێکی گەورەی بۆ بکەین کە هەردەم لە دڵی مناڵەکانیشمان بمێنێتەوە بکەین بە ناوێکی گەورە ئێمەش مخەسر بووین منەتوانم ئەوە بڵێم ئەردەڵان مرد بوو ئەردەڵان پێخۆشحاڵ بووە دایمە کە کورد بووە پێخۆشحاڵ بووە خاوەنی ئەو میلەتە کۆڵ نەدەرە بووە ئێستام لەو باڕدامە ئەگە ما بە دەچوو سەرێکی لە کۆبانیدا بۆ نمونە یا سەرکی لە جەبهەکانی کوردستانی باشوور دەدا هە لە شەنگالەوە هەتا خانەقین خەمخۆری ماڵە شەهیدەکان دەبوو. بتلاقي دماغ
ئەو ڕۆ زۆر باسی یادگاریەکانی کرا، باسی قسە خۆشەکانی کرا، باسی نوکتەکانی کرا، باسی خەباتی نیشتیمان پەروەری جوانەمەرگ کراکە لە 14 ساڵیەوە ئەو خەباتە زۆرەی دەست پێ کردوتە ڕۆژگاری پێشمەرگاتی و تا گەیشتنی بە سوید. یەک خاڵی زۆر گرنگ هەیە لە ژیانی جوانەمەرگ ئەردەڵان بەکر کە خۆزگەیەکی زۆر گەورە بوو، ئاواتێکی زۆر گەورە بوو. ئەویش ئەوە بوو کە ئەگەر لە هەموو بوارەکاندا گەندەڵی هەبێتن، بەڵام زەحمەتە زۆر کە لە دنیای هونەردا گەندەڵی هەبێتن. لەبەر ئەوە جوانەمەرگ باش لەوە تێگەیشت بوو کە هەموو ئەگەرسی هەموو ژیان لە قۆناغی گواستنەوەیە، هەروە هونەریش لە قۆناغی گواستنەوەیە. بتۆڤنی مەزن وتەیەکی هەیە دەڵێ ژیان کورتە و هونەریش بەردەوامە. مەبەست لەو بەردەوامی بوونە ئایا ئەو چەمکە گەورەیە کە ئێمە ڕۆژگارێک کە لە ژێر حکمی سەدامی گۆڕ بە گۆڕ چەوسێنراینەوە هەموو شتێک قەدەغە بوو، زیاتر لە ڕێی هونەر و لە ڕێی شانۆ و لە ڕێی مۆسیقاوە خەباتمان دەکرد. گەورەترین خۆزگەل، گەورەترین ئاوات بۆ ئەو بە گەورەترین خەفەتی جوانەمەرگ ئەوە بوو کە ئایا ڕێڕەوی هونەری مۆسیقا دەگا بەچێت، دەگا بە دەستی چێ. لە لای ئەو زەڕور بوو زۆر کە ئەو قۆناغا بە سروشتی گەشە بکاتن. بە ناوی خۆم و بنەماڵەی ئەردەڵان بەکری کۆچ کردو سپاسی هەموو دۆست و برادەران دەکەین، هەموو هونەرمەندان دەکەم بۆ ئامادەبوونی و جێڕانی ئەو ماتەمینە و یادکردنەوەی 5 ساڵەی کۆچی دوایی ئەردەڵان بەکری هونەرمەند. سپاسی هەموو لایەنێک دەکەم، سپاسی کوردستان تیڤی دەکەم بەخێر بێن. Divê şevbêrkê de belgefîlmek û berhevokeke wêneyên Erdelan hatine nîşandan, helbestek hate xwendin û hevalên wî basa serpêhatiyên bi Erdelan ra dikirin. Bîranînên bi vî awayî nîşan didin ku gelê Kurd wefadarê zarokên xwe ye, yên ku xizmeta çand, huner û kultûra netewaya xwe dikin. Malbata Erdelan bi şahnazî diyar dikir ku hunermend Erdelan Bekir gurê malbateke hêmeztir e, ew gurê Kurdistanê ye. كانني وشوده ولا تستلم جيرة أواد شي جوريان بزور بمردايا باب زين دردو قليك شي جورة سي بزوريان بمردايا بابي من أمن دايت بيرة اختيار لمو مال الدنيا بيرة اختيار الشغل نزاني بمقوزيني وشي سيمر خوب صداديني بابي من أمن ندالا وشي تساد ساري ايوارا نواش يواش دستم بيدا بيني وكفريك نوشي بهاري اقدام ازيكو مردي